هەوڵی گەڕانەوەیە بۆ سروشت بەخستنەڕووی بەرهەمە ناوخۆییەکان و گرنگیدان بەکاری دەستی و کۆکردنەوەیان لەم فستیڤاڵەدا کە تایبەتە بە بەرهەمە ناوخۆییەکان. ئەم ساڵ بە جوانتر و بە بڵاوتر و بە هەمە چەشنەتر دەستمان داوەتێت دەستخۆشی بۆ سەرپەرشتیاری فستیڤاڵەکە و وەکو ئیدارە قزای چەمچەماڵ هەمیشە کار لەسەرەوە دەکەین کە سیما جوانەکانی چەمچەماڵ کارە جوانەکانی چەمچەماڵ خۆتان دەزانن هەر ناسراوە بە چەمی جەماڵەوە بۆیە پرێتی لە جوانی لە هونەر لە میواندۆسی لە کاری بە وەرزش ئەمەش یەکێکە لە کارە جوانەکانی چەمچەماڵ کە ئاوێتەی هەموو جۆرە پیشە و هەموو جۆرە دەستڕەنجین و بەروبوومە خۆماڵەکان بووە. ئەمەوەکو گروپی ژینگە و ژیان لە ئەنجام هەڵساین بەڕێخستنی ئەم فستیڤاڵە لە ئاسی چەمچەماڵ پێنجەم فستیڤاڵە ئەنجامەدرێ وەکو ئێمەش یەکەمین فستیڤاڵەکە هەڵساین بەم کارە ئامانجمان تەنها خزمەتکردنە بە ئەو خوشک و برانەمان کە ئەو دەسەڕەنجینان هەنەیە بەرهەمی خۆماڵیان هەیە پێشانی خەڵکی کوردستان و دەروێ بدەین. بەشداربووانی فستیڤاڵی گەڕانەوە بۆ سروشت لە چەمچەماڵ و بەشێک لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستانەوە بەرهەمەکانیان هێناوەتە ئەم فستیڤاڵە تاوەکو توانای دەستی خۆیان بخەنە بەرچاو و بەرهەمەکانیان بە بازاڕ بکەن. گوڵێ زۆرم هێناوە ئەنواع پاییزەم هێناوە دایمیم هێناوە پێشانگاکەی زۆر دەوڵەمەرە لەخوا بە زیابێ قەڵەباڵغە خەڵکی زۆر هاتۆ بووی. من لە هەورامانەوە هاتووم شتی کوردەواری خۆمانم هێناوە کەشک و دۆینە و ڕبەهەنار و دۆشا و کاکڵە و ئەو شتانە بەشداریمان کردووە. ئەم فستیڤاڵە ساڵانەکە لە قەزای چەمچەماڵ ئەکرێ تا ڕادەیەکی باش گرنگی خۆی هەیە بە تایبەتی خاوەن پرۆژە بچووکەکان کە ئەتوانن بەشدار بن و ئەتوانن بەرەمەکانی خۆیان بخەنە ڕوو و ساغی بکەنەوە. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە چەند لایەنێک ئەتوانێت تێکەڵ بێ با بڵێن لە شارەکانی ترەوە هاتوون لە سلێمانی و لە بیارەوە لە با بڵێن هەڵەبجەوە ئێرانەوە بەشداریان کردووە تا ڕادێک تێکەڵاوبوونی کەلتورە. من وەکو خۆم بە تابلۆوە هەروە نەخشی خانەوە ئەکسسواراتی خانمان کە بەشکاری دەستی خۆم دروستیەکەم بەشداریم کردووە. فستیڤاڵی گەڕانەوە بۆ سروشت لە قەزای چەمچەماڵ ماوەی 6 ڕۆژ لە سەعات 10 بەیانەوە تاوەکو 8 شەو درێژەی دەبێت و 50 بۆ 60 خاوەنکاری خۆماڵی بەرهەمەکانیان تێدا نمایش کردووە بە ئامانجی برەودانی زیاتر بە بەرهەمە ناوخۆییەکان. کارۆن محەممەد کورساد نیوز قەزای چەمچەماڵ.